بەڵاوبوونا راپۆرتە NRT لە سەروی وڵاتیە کفری کوبسەدەما دزینە شیر و حەفازەیان بە 11 ساڵان هاتبوو زیندانی کرن کارڤەدانên وڵاتیên herêmê li peyxwe. Raportê her zû di torên civakî da hat bilavkirin û çendîn kesan jî kampîn li dijî biryara dadgeha pêdaçûna tawanên Kerkûk germiyan ragihand. Yek ji kempînan jî kempîna Pereyê qodîkên şîrê zarokan vegerînin ku beşek ji welatiyên kifrî bi wê rê nerazîbûna xwe li dijî wê biryara dadgehê nîşandan. نەڵسیم بە خۆپێشاندانێ بەشکە بگەیەتە هەموو بەرپرسەکان بتوان ئەو کابرا ئازادکەن بە زووترین کە ئەو بۆ ماوەی ساڵێکە سژنە تەنها لەبەر ئەوەی چووە شیر و حەفازەی دزیوە بۆ مناڵەکەی شیر و حەفازە ئەوە نایارێ ئەوە ساڵێکە سژنە کۆتایی پێبێرن و ئافیکەن و بابێتە ناو ماڵ و مناڵەکانی هەڵوێستمان ئەوەیە بەردەوام ئەبین لە خۆپیشاندان بەردەوام ئەبین لەوەی کە کەمپین ڕاگەێنین داوا ئەەکەین لە دادگا بە بڕیارەکەی دابشێتەوە و حکمی ئێمە ناڵین ئەو پیاوە تاوانبار نییە بەڵێ تاوانبارە بەڵام حکومەکەی بە گوێرەی قەزیەکەی نییە. ئەو وڵاتی فەرمانبەرێ شارەداریە کفری بووە و لە تاوانە خۆ مکوڕ هاتیەک و 14 جاران دزی کریە و تەڤاهی ئاوانژی بۆ شیر و حەفازەیە زارۆکێ خۆ بووە. ئەف وڵاتیە یەکە ji xwedî marketên ku çend carekan ji aliyê wî kesî ve dizî lê hatiye kirin. Ew dibêje tevahiya diziyên wî welatî tenê şîr û hefaze bûyne û herçende xezîneya marketa wî pere têda hebûye lê de ji bo pereyan nebiriye. Valla dukaneka hemû ştêkî tîya bû market bû zorî hefaze û şîriye bir here hatine o bes hefaze û şîriye bir dorûyî parî têya bes destkarî nakin naçê lay dexîleke bes çiye şîr û hefazekeye bir dorûyî بەڵێ من یەکەم دەخۆ لێ خۆشم زانیم کابرایەکە خاوەن مناڵە کابرایەکی فەخیرەتر لەبەرەوە وازمدا لێ هەر یەکەم جەلسە ئافم کرد من. Ev welatiye salekê beriya niha ji aliyê polîsên kifrî ve hatgirtin û di wê salê da bi gotina malbata wî rêpê nehatiye dayîn seredana wî bikin. Serokê Jora Parêzerên Kifrî jî dibêje dadwer dikarî bi li ber çavgirtina rewşa wî welatî pêdaçûnê bi biryara dadgehê bike. محکەمە ئەیتوانی ڕەفە بەکاربێنێ بەرامبەر ئەو هاوڵاتیە چونکە قەزیەکەی هێندە گران نییە بە پێی مادەی 132 فەقرەی سیە دەیتوانی ئەو عقوبە بکاتە حەبسی بەسیت بە مەرجێ لە 6 مانگ کەمتر نەبێت چونکە نەسی قانونیمانە لێ مادەی 132 باسی ئەو مۆزوعەکە ئێستا ئەو ئەتوانێت تەمیزی ئەو حکومە بکرێتەوە لە خلال مانگێکە. کارڤەدانە وڵاتیان لە سەر دۆسیە وی وڵاتی بۆ وەیەکێ ڤەدگەرە ku dadgehên Herêma Kurdistanê çendîn dosyên mezin bi vekirî têda bi cîmane û biryara dawiyê li ser nehatiye dayîn û tometbar jî nehatine desteserkirin.